لیوا شەفیق چاوشین فەرماندەی لیوا 111 هێزن پێشمەرگە دگەلمەدایە بەلێ کاک لیوا شەفیق چاوشین ئەم کاتت باش ئەگەر زانیاری زیاتر لەسەر ئەم شەڕی ئێستای نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعشمان پێ بدەین. زۆر سپاس بۆ ئێوە. دیارە ئەمڕۆکە لە مەغریبەوە لە سەعات 4:30 مەغریبەوە تیرۆریستانی داعش لە 3 قۆڵەوە هێرشیان کردە سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە ناو قەزای سەنتەری شەنگار واتە بازاڕە کۆنەکە تەزنیدی کۆن قەڵای اسماعیلبەگ و عینەسرەوە. یاڕە تیرۆریستان سوودیان لە بارودۆخەکە کەش و هەوا و ئەو بارانە وەردەگرت، بەڵام نەیان دەزانی هێز پێشمەرگەی کوردستان هەر لە سەرەتای جولانەوەی ڕزگاری خوازی کورد بربەرەکانی هەموو داگیرکەرەکانی یەک لە دوای یەکی عێراقیان کردیە و لە کاتی بەفر و بارانیشدا توانیتیان دوژمن تێک بشکن و ئەمڕۆ هێوارەش بە هەمان شێوەی هێزەکەی سەدام حوسێندا چکە ئەوانە مەرامی سەدام حوسێنی دیکتاتۆر دووبارە دەکەنەوە دەیانێت پەیڕەوی مەرامەکەوی لێروکانە جێبەجێ بکەن لەو ناوچەیە. بۆیە هێزی پێشمەرگەی کوردستان لە مەرازدا بوو چکە معلوماتی هێزی پێشمەرگەی کوردستان چکە دەستی خستیتە ناو تیرۆریستانی لەو معلومات گرتن. بۆیە زوانیمان ئەمڕۆ لەو کاتەدا لە کاتی تەموو مشەکە و بارانەکەدا هێرش دەکەنە سەر سەنگەری هێزی پێشمەرگە. بۆیە هێزی پێشمەرگەی کوردستان لە مەلازدا بوو بۆ تێکشکاندنیان کە هێرشەکانیان دەست پێ کرد. سێ هێرشیەک لە دوای یەکیان کرد بە توندی هێزی پێشمەرگەی کوردستان بەرپرسیداریەوە چێک شکاندن و سێ لاشە لە بازاڕە کۆنەکە لە بەردەمی هێزی پێشمەرگەدا بەزیماوە. بەڵام خۆتان دەزانن هێزی پێشمەرگە چاوی لە دەستکەوت نییە، تەنها چاوی لە ڕووخاندنی ئەم تیرۆریستانەیە لە دەرپەڕاندنیانە. بۆیە نەچوونە سەر جەنازەکانیان. هێزی پێشمەرگە بەرپرسێکی پیاوانە و مەردانەی دارەوە ئەمڕۆ دەستێکی بەعازدا ئەمڕۆ لە ناو قەزای سەنتەری. باشە کاک لیوا شەفیق چاوشین. بەڵێ کاک لیوا شەفیق، تەنها هێزی پێشمەرگە لەم ڕۆبڕەبوونەوە بەشدارە یاخود هێزەکانی تریش کە لەوێن بەشدارن؟ هێزی پێشمەرگە لە هەموو بەشەکانی لێروکارێتێدایە خۆشبەختانە. یعنی لیوای 12 پیادە سەر بە وەزارەتی پێشمەرگەی لێ، هەواڵانی یەفەکەی لێیە، خۆبەخشی لێیە، هێزێکی ئێزدی لێیە، هێزی هەشتای لێیە، لیوای 111 سەر بە هێزەکانی عەفتای لێیە. هەموو کورد ئەمڕۆ لێروکانە بەشدارە بۆ دەرپەڕاندنی داعش لە ناو قەزای سەنتەری شەنگار. بەڵێ لیوا شەفیق چاوشین فەرماندەی لیوا 111 هێزên پێشمەرگە لە شنگالێ دگەلمەدا بوو. گەلک سپاس.